شکر بە هاواتی خۆم گەیشتم نەسی جۆ بگرە بۆ حاضر بکە ئینشەڵڵا بەم زوانەیە مەداوات وەڵا بڵێم چیدا دەخاوەرگیان ئەم شەو زۆر بێتاقەت بوو تاکەی بەرز بوو خوا ئەمری دکتۆرەکەمان درێژکە هات و نەختی حەبوو دەرمانیایە وەڵا لەوە خوا وردە وردە باشتر بووە چی هیچ نییە بەخوا سەرمای تووە دەزانی هەوا چەند ساردی کردووە بۆیە تاکەشی بەرز بێتەوە خۆ سوور لەخوا بەزیاوێ ئێستا باشترە وەڵا باشترە شکور بۆ خوا ئەرێ گوڵێکیان باش و بیرم کەوتەوە فەرچووکەوە بۆ ماڵ بە باوکێ بڵێ ئەم عەسرە ئەمجە دێت بۆ لای بەیەکەوە چم ماڵمان فڵێمان بەسەر چاو دادەخاوەر بەخێر دادەخاوەر خێراسن بۆ ماڵیمان فڵێمان نوخشەتان لێبێ بەتەمان بچین بۆ داوای نەسرین بۆ ئاواتی کوڕم دادەخاوەر ئاوات وای لێ هاو داوای ژنی بۆکەن لەخوا بەزیاوێ شکر بۆ بە پیاو وەڵا دادەخاوەر ئێوە ماڵێکی ڕێک و پێک و باشن من دڵنیام ماڵ سڵێمان نەسرینتان پێشکەشەکە و ئینشاءالله هیچ گرفتێ نایەتە ڕێتان ئامین کچی خۆم دەیوا من ئەڕۆم بیرێ نەچێ بە باوکێ بڵێ بەسەر چاو خەمە نەبێ دادەخاوەر بەخوا پێم حەیفە نەسرین بۆ ئاواتی بۆ ئاوات چیەتی هەتا بڵێ کوڕێکی ڕێک و پێک و بەڕەوشتە گوڵێکیان بە غەڵەت لە من تێمەگە من دەزانم کوڕێکی ڕێک و پێکە بەڵام عەیبێکی هەیە چییە نازا بۆ نازانی ڕۆژ تا ئێوارە شەو تابانی بۆ کەژوکیوانی بە دوای لۆخم و گول لە هاون و تۆپەڵوەشانەوەیە جامە حەقی چییە بەسەر قسانەی کە تۆوتە چۆن حەقی چێ ڕۆڵا گوڵێکیان سبینێ نەسرین پێکات نابێت بە خێزانی خوا بەو ڕۆژە نەکات لۆخمێ گول لە هاوانی گولە تەپێکی پیاتەقی ئەی کوژێ زات خوا گوناح نییە ئەو ناست و نازدارە بێوەژن بکەوێ خۆ گەرمەشی کوژێ خۆڵ و قاچیە فەڕێنێ یا چاوی کوێرەکە جا پێم ناڵێ دوای ئەوە بەچی ماڵ و مناڵ بەخێوەکات بەخوا ڕاست دەکەیت نەسرین کتێکی ئاقڵ و ژیرە بڕوا ناکەم شتێکی بەدڵ نەبێ بیتە ئێ باوکیشی زۆری خۆشەیە
بڕوا ناکەم بزانێ ئاوات عیدی هەیە وا بە ئاسانی ڕازی بێ. خوا بڵێن چی گوڵە گیان بەڵام ئیمڕۆ ڕۆنە داوای ترس بێنێ هەموو شتێکمان لێ حاڵیە بێت بە خێراکە گەر تەواو بووە ئەڕۆم درەنە تەواو بوو. باوەڕ ئەکەن لەوەتی هەموو کە سەرمای ئاوام نەبێت کۆن ساڵ بەخوا ڕاستەکە چەما شەرماقی هەر لەوەیانە مامۆستاجە وایە مامۆستاجان بەس خزمە یەک شتان پێ بڵێن ڕاستە دنیا ساردە و ساردیشی زۆر کردووە بەڵام کەس نازانێ خێر بە چیەوەیە وان ئێمە خێر بە چیە بڵێ مامۆستا ڕاستە فەرمووی بەڵام باوەڕ بێ ئەم سەرمایە هەرچی سم و چیسەڵەیە نایگەڵێت ئەی باشە جەماعەت ئێوە هەمووتان دانیشتون بازە سارد و سەرماکەن دەتوخوا ئەگەر مناڵەکانتان نات بۆ مەکتەب باش بیان پێچنەوە با سەرمایان نەبێت وەڵڵەهی نەخۆشکەون دوایی بۆتان چارە سەرمایە مامۆستاجان تۆڵێکی بەخوا گوێی نایەنێ کورەوە ئەزانن نەخۆش ناکەون بەخوا مامۆستا کە مناڵ نەخۆش کەوت لە گەورە خراپەیە زۆر بتین قورئان خۆشە با ئەمە بچینە ناو باسەکەی خۆمانەوە مام سلێمان ئەزانی ئێمە بۆچی ئەم شەو هاتوونەتە خزمەتێ مامۆستا تۆش و جەماعەتیش بەخێر ئینشاءالله مام سلێمان جان خۆت باشە زانی کوڕکە گەورە بوو ئەبێژنی بۆی کچیش بی بەشوو ئێستاش ئێمە هاتوونەتە حوزوری جەنابن کە دادەنەسرینی کچێت بێ بە کاکە ئاوادی کاکە ئەمجد خۆت ئەزانی ئەگەر ئەو کارە بکەی کارێکی خێرە ئینشاءالله خۆی تەبارەک وتەعالاش لێت ڕازی ئەبێ و بە چاکە بۆ دەنووسێ ئینشاءالله مامۆستا من لاریم لە کات ئەمجد و ئاواتی کوڕی نییە لەخوا بە زیادە ماڵی کات ئەمجد ماڵێکی زۆر ڕێک و پێکردن و کەم گلەیان لێ نییە بەڵام مامۆستا خۆ لە من زیاتر چارەسای شەریعەتی ئیسلامی هەر خۆ بووی لە وتارێکی ڕۆژی جومعەیە باسی ئەوە کرد وتێ هەر کاتی هاتن بۆ داوای کچەکانتان بە زۆر مەیانن بەشوو تا ڕای کچەکەوە دەکەن وایە بەڵام بەخوا مامۆستا ڕاستە دایکی ئەوان هاتوون قسەیان لەگەڵاکردن بەڵێشیان تاکردن بەڵام بەخوا مامۆستاجان منیش حەز دەکەم ڕایەکی نەفسین وەرگرم و بزانم ئەوە لە چی من وەکو خۆم ڕازیم بەڵام حەزی شەکەم جەماعەت ڕایەکی کچەکەوە هەم حەقی خۆی کاکە جان منیش وەکو خۆم ڕازی نیم کچ بە زۆر بگرێ بەشوو وایە مامۆستاجان هاچ کچێک بە زۆر بگرێ بەشوو ژیانی ژنوێتایەتی تاو ئەبێ کاکە جان ئەو کاتش خواش لێمان ئەڕەنجێ و ئێمەش تووشی گوناح هەبین تۆش بڕۆ پرسێکی دادەنووسین کە بزانە ئەڵێ چی بەڵام سلێمان جان ئێمەش لەگەڵ ئەوە جەماعەت نەتون ڕایەکی ڕەحمەتان لێدان یا ڕەبی خێرێ بنووسێ مامۆستاجان مەمنونم شکر بەهۆی دوو مامۆستایی وەک بەڕێختەوە خەریکە شیربایی وەرگرتن و بە زۆرکرد بە سووان کۆتایی یەت و نامێنێ الحەمدولله الحەمدولله مامۆستاجان بەڵێ وەختی خۆی خەڵقی بە نەفامی ئەم ئیشیان ئەکرد میان ئەزانی کە شتێکی خراپە و حرامە و لای خواش نەهی لێکرا وای جۆ لە بچی خۆن وەک ئاگداری پیاوانی ئاوایی هاتوونەتە ماڵەکەمان و داوای تۆ ئەکەن بۆ ئاواتی کوڕی کاگەم خۆتە زانی ماڵی کاگەمجەد ماڵێکی ڕێک و پێکن و کەس گلەی لێیان نییە لە ئاوایەکە جا کچی خۆم ئەمە ڕای منە حەز دەکەم بزانم تۆ ئەڵێ چی باوکە گیان ڕای تۆیە تۆ باوکی منیت و ڕێزی لای من زۆر گەورەیە من ئەزانم ماڵی کاکەمجەد ماڵێکی ڕێک و پێکن و کەس گلەی لێیان نییە بەڵام ئاوازێک ئەنگی هەیە لەبەرەوە ئەوەی من ناتوانم شوو بە ئاواز بکەم ئەیبی چی کچی خۆم ئاوات چ ئایبی هەیە بۆم باسکە باوکە گیان ئاوات خەریکی کارێکی مەترسیدارە خەریکی کۆکردنەوەی لە هەموو گول لە تۆپ و گول لە هاوەنە لەو کەژووکێوانە بۆ کەسابەت باشە باوکە پێم ناڵێ ئەگەر ڕۆژێک خوا نەخوازە شتێکی پیاتەقیەوە کوشتی یا دەست و قادێکی بەڕی
ئەوە من چیم بەسەر دێ ژیانی ماڵ و ناو بەچی بەخێو ئەکات باوکە هەر بۆ نمونە ئەوە تا ژنی کەنجەمال دەکەی ئەو بەرمان بیرۆژن کەوتووە ژنی کامیلی مامە حەرمەش بیری خواردە بەدەستیەوە لەبەرەوەی هەردوو دەستی نەماوە هەردوو چاویشی کوێر بووە باوکەکیان مادەم تۆ ڕازیت ئەوە منیش ڕازیم بەڵام بەمەرجێت ئەبێ ئاوان لەبەردەم پیاوانی ئاوایی بەڵێن بدات کەوا زەو کارە مەترسیدارە بهێنێت و چتە سەر کارێکی ڕێک و پێکتر ئەگەر نا ئەوە بەخوا من ناتوانم شو پێ بکەم دڵیان باوکەکیان تۆ هەز ناکەی ژیانی کچەکە و ناخۆش بێت ڕاستەکەی کچی خۆم ئافرن ئێستا ئاچم قسەکانی تویان پێ ڕابێنە يا الله دانش رحمتي خواتاني بلاش دانش بخير بيت خواتاني بخير بيت سليمان فرمووی چی نسرین خان والله ما مصدر جماعة نسرين مرجي وشكري مرجی چی مام سليمان ما مصدر جماعة نسرين كشمالية ئاواد من ڕۆشتا ئێوارەیە خەریکی کۆکردنەوەی گول لە هاوانە و گول لە تۆپە بەپارەی ئەم شتانە کەسابەتە نەسرین ئەڵێ ئەگەر ئاواد لە بەردەم پیاوانی ئاواییە بەڵێنی ئەوە بدە کەواز لەم کارەی دێنی و بچە کارێکی ڕێک و پێتر بکە ئەڵا شوی پێکە ئەگەر نا ئەوە بەخوا نەسرین ڕاستی نابێ شوی پێ بکە ناوەڵە واللهی منیش ڕام لەگەڵ ڕافی نەسرین خانایە بەڕاستی مام سلێمان کچێکی ئاقڵ و ژیر هەیە هەر لە ئیستاوە بیر لە پاشە ڕۆژی خۆیەکە هەی ئافرم ئەشهەدوو کچە ئەرێ وەڵە ئاوات ئەوە تۆ ناترسی ڕۆژێ ئەلغامێکی پیا بتەقێتەوە دەست و قاچێکی بپەڕێ ها مامەسە دەم خۆش باوەڕتان بێت جەماعەت ڕۆژ نییە من نەسیحەتی نەکەم بڵێم وازە و ئیشەتی دێنە بەڵام ئەوێ باوکە کار نییە هیچ شتێک نە کەسابەتی پێ بکەم تەنها و کەسابەتە هەیە ئەوەتە لە بەردەستان جەماعەت هەروەکو باوکم وتی من لە بێکاریە و کارێتم دوایە بەهۆی و کارە شۆکەمی پارەم دەست کەوتووە ئێ باشە کات ئاوات تۆ ناترسی لوغمێکی پیا بتەقی و بوو کوژێ یان دەست و قاچێکی بپەڕێنێ مامۆستاجان هیچ خەمە نەبێ شارەزام و ترسم نییە کۆرە شارەزای چی ئاوات گیان ئەی جەمالی بێخەی ئەو بەرنابینی لوغمێکی پێنج سوکڵەی پیاتەقی کوشتی ئەی کامیلی ما محەممەد بۆ ناز هەر ئەیون من وا شارەزام و واڵی وەشێن و واوای یەکەم هەتا ڕۆژێ لوغمێکی پیاتەقیەوە هەردوو قاچی ئاوا ئەیتر باسی شارەزایی خۆتمان بۆ مەکە ئەی باشە مام سلێمان جەماعەت ئەو کارە نەکەم چی بکەم دوایە هیچ کارێکی کە نییە ئەرێ ڕۆڵە بۆک ئیش نییە وەڵڵا چی زۆرە کار زۆرە شوانی بکە ئەرز بچێڵە ئەی خزمەتی ئەم گالی ئەم ئاواییە بکە بۆچی هەلی زۆرە وەڵە مەلاڕحیم کاگەم جێت مامۆستاجان مادەم هاتوونەتە ماڵەکەی من حەز ناکەم دەستنیان بەڕوودانە من ئاواتم بە خەڵ کوڕەکانی خۆم خۆش کوڕەکەن لێ نەشێنێ من زەویم هەیە ئەتوانم زەویەکەم خەمە ژێر دەستی ئاواتەوە بۆ خۆی ئیش و کاری تیا بکە هەموو ساڵێ بەرمومەکەی سێ ڕوعی هەڵگرێ بۆ خۆی و ڕوعێکی با بە من بەڵام بۆ مەرجەی واز لە کاری لوغم و ئەم شتانە بێت ئێ باشە ئاوات هیچ بیانوێکی ترێ ماوە نەوەڵا مامۆستاجان بەڕاستی مام سلێمان هەر خەجاڵەتی کردم جەماعەت منیش لەسەر دەستێ وعدێم جای شێت نەچمەوە بەلای لوقمان نەچمەوە بەلای گول لە هاوەنا بە هیچ شتێکی کە توخنی ناکەوە ئەمە دەکەواتە منیش بە دنیاییەوە پێتان ئەڵێم من و نەسرینی کچم ڕازی لا خواستی لەستان هەسە قورمەتە هەسە زمامەتکە هەسە کەشی لەسەر خۆمەکە گون نشینی بەڕێز مین و تەقەمەنی نایەن بۆ لای تۆ گەر تۆ بەلایەندا نەچیت لێیان دوور بە بۆ ئەوەی کەمتوانا و کەمەندام نەبیت کارەساتی مین و تەقەمەنی تەنها کاریگەری نییە بۆ سەر ئەندامەکانی لەشت بەڵکو کارەکاتە سەر هەموو ژیانت لە داهاتوودا